ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ ئێمە وەکو کورد ینی ئەو حەمکە خەباتەمان بۆەوە نەکرد کە موچەوێ یا فڕۆخانە بێ سەحاوانە حەقی خۆمانە حەقی هەموو ینی هەموو هاوڵاتیە کووردە کە مافی خۆی هەبێ لە موچە و شانە بەڵام ئێمە مافی ئەومانشەیە کە استقلال وەربگرین یا دەوڵەتی بەجیا بین یا ئەو شتێک کە خەڵکی خۆمان خەڵکی کوردستان دەنگی پێدا. ئێمە مافی گەورەترمان هەنا ئەوەیە کەوا سنوورەکانمان ئێمە یەکلاکەینەوە، ئێمە مافی شەراکەتمان لێ زەوت کراوە، سنوورەکانمان لێ زەوت کراوە، هیچ مافێکمانی ئەسڵەن بیر و باوەڕی خۆمان دەربڕین وەکو کەسایەتیەک، بەڵکو پێویستە ئێمە زیاتر جەختکەینەوە لەو مافە دەستوریانەی کە هەمانە کە مافێکی زۆر سەرەتایین. مەسەلەی جێبەجێکردنی ئەو مادانەی کە مادەی ١40 ئەو مادانەی کەوا مافی شەراکەتمان لە مەتارەکان، لە سنوورەکان، لە خاک، لە هەموو شوێنانەی کەوا پێویستە کورد بەشدار بی، بەشدارەی شەراکەتێکی فعلی هەبیتن، نەک ئەوها بەڕسمییان خێرمان پێ بکەن جارێک بۆمان بنێرن هەندێک لە بڕپارە یان جارێک بۆمان نەنێرن. من وەکو کورد وەکو گەنجێک وای دەبینم بە دیدی خۆم مافی کورد بەسەر بەغداوە تەنها ناردنی موچە و کردنەوەی فڕۆخانەکان نییە، هەڵبەت دانانە بە بوونی کورد، بە ناسنامەی کورد و بە هەبوونی کورد و دانانە بە مافی ڕواەتی خۆی کورد و مافی چاونووسی کورد و قبولکردنی دەوڵەتی سەربەخۆی کورد و قبولکردنی ڕیفراندۆ بۆ سەربەخۆی کوردستان.